رياضة لي العذرة واستخدام أعضاء یەکێتی و پارتی لەسەر دەستنیشانکردنی کاندیدێک بۆ پۆستی پارێزگاری داهاتووی کەرکووک ڕێک دەکەون. بەرەی تورکمانی و پێکاتەکان بە شێوەکی گشتی لە شاری کەرکووک بۆ ئەم پرسا چی دەڵێن؟ ئالیەتی ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تاوەکو ئێستا لە ڕووی سیاسی، لە ڕووی ئەمنی، لە ڕووی ئیداری کێشەیەکی زۆری تێکەوتووە چۆن دەبێت؟ هەنگاوەکانی داهاتوو بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و دەستپێکردنەوەی گفتوگۆکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و دەستنیشانکردنی پارێزگاری نوێ چۆن دەبێت؟ من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینەتە کەرکووک و بە دوواداچوون بۆ ئەم پرسە دەکەین. ئەو هەنگاوی یەکێتی و پارتی باش بوو دەرەجەیەک زۆر ئیسفادەی هەیە بۆ شاری کەرکووک کاریگەرێکی زۆر گەورە فەرم و بەست و سێر بکە بەس لە یەک کۆبوونەوەکە کورد کۆبوونەوەیکی کرد یەکتری بگرن عرب و تورکمان لە بلە هەموو لای هەڵسا یانی ئەمە دژێ خراپ نییە بۆ یان یەکسەر لە نزیکبوونەوەی یەکێتی و پارتی ئەوانە ناڕۆزایە ینی دۆخەکە خراپتر ناکە یەک ساڵ و نوێیەکی ڕاکانجبووری بای 11 ساڵی کورد خزمەتی ئەوانی کرد چۆن ئەوان واناکرد ئێمەش ئەبێ پند و عبرەت لە غەڵەتەکانی خۆمان وەربگرێت ئەبێ هەوڵ بدەین خۆمان چاک بکەین. نزیکبوونەوە یەکێتی و پارتی چۆن دەبینی پێ دوایە وڵی باشە بین ئینشەڵڵا بەس تەنیا ئینشاڵڵا یانی ئینشەڵڵا بە ئینشاڵڵا باش دەبی شتەکانیان پێویستی بە کردارە وەڵی تر پێویستی بە کردارە و ئینشاڵڵا باشە بێت. باشە ئیدارەی تازە دەتەوێت تەنیا کورد بکە یان عەرەب تورکمانیش بەشدار بن؟ وەڵا بەتەکید باشتر وایە کورد بێتر باشترش وایە ڕێککەوتنیش هەبێ ئەوە نییە با بڵێ بە تەفاهم یان بەتەکید بەڵێ پارێزگار کوردی باشە یان سەرۆکی ئەنجومەن کوردی باشە؟ وڵی بەتەکید کورد بێ باشترە ئەو دەستەڵاتەی دەبێ؟ ئینشەڵڵا. ئێستا گفتوگۆیەک هەیە UN هاتوۆتە سەرخەت بەغدا هەولێر یەکێتی و پارتی نزیک بوونەتەوە گەشتبینی بۆ ئەوەی کێشەی کەرکووک چارەسەر بی؟ وڵی خۆی کێشەی کەرکووک هین ئێمڕۆ و دوێنە نییە لە مێژەوە مۆزوعی کەرکووک دوورە بەڵام بە قەنەعەت من ینی سێنەتەوەی تەیە ئەگەر بە تەفاهم بێت ژیان خۆشترە بێت بە تەفاهم بێت هیچ لایەنێک نابێ فەرز بێ بەسەر ئەوەی دیکەیە چکو هەر کاتێ فەرز بوو ئەکید بە ئەوەی دیکەیان تێشکێت ینی باش پێشتر دەیانگۆ یەکێتی و پارتی متتەفق نین ئێستا متتەفقن پێ دوای بوو پێ دوایە ئەمە هەنگاوێکی باشە کە کێشەکە چارەسەر بکەیان قوڵتری دەکاتەوە حتمما بەرەو چارەسەر باشترە بەڵام بەبێ تورکمان بەبێ عەرەب حتمما ئەبێ هەموو پێکاتەکان ینی هەمویان ئەمە جوملەی ئەساسیان شارە ئەبێ هەمووی دابنیشێ ئەو دابڕانێکەوە حزب کوردیەکان کردیان ئەبێ ینی بە دوای کاتێک بگەڕێنکەوە چارەسەری بکەن حتمما ئەو دابڕانە کاتە کە دابڕاون کاتێک شیە کە چارەسەر بکەن. تاقەتم نییە بێتاقەتی لە بێتاقەتم لە قسەکە لەبەر چ لە تاقەتم نییە ژیان خراپ نییە باشە یانی ترس لە قسەکردن هەیە ینی مەسەر لە ترس نییە هەر ئەو باشە نییە بەسێتر ئەڕاتە چارەسەری دۆخی کەرکووک چۆن دەبینی تۆ پێ دوای هەنگاوەکان ئینشەڵا باشە بێت ینی پارێزگای کەرکووک ئینشەڵا باشە چارەسەری دەکەیان قوڵتری دەکەن ئینشەڵا دوێنێ خۆ پێشاندان بوو ئینشەڵا باشە بێت هەر ئومێدت هەیە باش بێت ئینشەڵا شتێک نییە بە ناوی برایەتی و مەسەلەن کورد و عەرەب بەڵام هەندێک هاوڵاتی دەڵێ ئەوە براینە بە سیاسەکان ئاخر ئەوە شەر قسەیە عین یانی تۆ عەرەبەکەەوە برا نابینی ئێستا لە مامەڵەیان نییە بەس قسەیە ئەی نەیوت پێش دوو ڕۆژ نەیوت ئەخۆ پیشاندانەکەوت ئێمە بەحسین
ئەوە بە تەهدیدی دەزانێ ئێوە چ برایەتیەکە کە خەڵکی گەڕەگێک کوردیشە لەم شارەیە و قسەشی بە کورد و قسەش کەس ناو کوردانش قسەی بە کورد کەواتە ئەم جۆرە عەقڵیەتە چارەسەری دۆخەکە ناکات ئەخەوە برایەتیە ئەگەر ئەو مێشتی وابێ منیش هیچم پێ ناکرێت لەگەڵ وانە دەستی ئاشتی درێژ ناکە بۆ کەسی وە ئاخر کەس نییە دەست درێژکات تا من دەستی وە درێژکە کار و کەسابەتیتان چۆنە؟ وڵی کزە کزە لە کەیەکەوە کزە بەمسی لە 2016 شازدەوە ئەی پێت وایە هۆکار چی وا کز بوو؟ هۆکار چیە هۆکارەگەڕێتە بۆی کە مەشارع نییە و سسمار نییە لە وڵاتەوە خزمەت گوزار و پرۆژە هیچ شتێک نییە ئەی چی هەیە؟ هیچ نییە هەر ئەو دوو قڵە ڕاتبێ خەڵگەرێک خەڵش بە تەواتی بەینی خۆی سەرفی ناکەەوە هەرەوەی خەڵکیش ترسێ پارەکە هەڵدەگرێت هەڵدەگرێتتر هەرەوەی باش چارەسەرەکە چۆن دەبینی تۆ چارەسەری دۆخی کەرکوڵ چۆن دەبین؟ سەرەکە ئەبێ ئەوەی مەسئولین ئەوەی کار بەدەستکە ئەوەی لە وەزیرۆ بگرە هەتا ڕئیس وزەرایکەوەی ئەو کار بەدەستانی وڵاتە بنەڕێن ئەوەی کە شەریکاتە ئیسtismار دێ لە هەموو بوارێک ئێستا چێتی پارتی ڕێککەوتن کە پارێزگارێکی نوێن دەستنیشان بکەن بەڵێ پێت باشە مانگاوە یان زۆر باش زۆر باش باشترە زۆر باشترە زۆر باش زۆر باشە و خۆت خۆتی بینەوە ڕۆژانە و سار عسکەریانە بینەوە مەجەژنە لێرە لەناو ڕەبایەشمان فرشتووە ینی بێتاقەتت دەکا و سیارە خەڵکی مەدەنی حەزی بە شتە عسکەریەتە نییە فەرق ئاسکەر هاتۆتە ناو ژیانی هاوڵاتی وای لە ناو شارنینە خەڵکی ناکە تەبعاً پارێزگای تعیین بکرێت لەوانەیە حیاتی مەدەنیەکە زیاتر بەبێ تروکمان بەبێ عەرب بەبێ بەغدا و کێشە چارەسەر دەبی نابێ هەبێ هەمووی پێک هەمووی بە پێکەوە بەڵام هەنگاوێکی باشە هەنگاوێکی باش هەنگاوێکی نەوەک سێزم کەم و کوردم پێم خۆشە لەوانەیە ئیسا عەربێکی تورکمانێکی پێ خۆشە وەزعەکە باش یەکێتی و پارتی لەسەر دیاریکردنی کاندیدێک ڕێکەوتن دوای ئەمە چه هەنگاوێک داهاوێژرێت چی دەبیت؟ بەڵە دیارە ئەو بابەتە کێشەی پارێزگاری کەرکووکێکی کە لە کۆی ئەو کێشانەی کە لە دوای 16 ئۆکتۆبر لە کەرکووک ڕۆیان داوە بابەتی پارێزگاری یاسای کەرکووک ئێمە هەر لەسەرتاوە بۆ پارتی دیموکراتی کوردستان دانوان پێدانەوە خەلفێتێکی ناشرینی هەیە عایلەیەک بوونە کە پێشتر متەوەڕەت بوونە بە کردەوەی تیرۆریستی و بۆ خۆشی ئەوە نییە کە ئەو پێگەی پێ بدرێ بەڵام ئەوە لە دوای ئەو واقعە فەرز کرا بەسەر کەرکووکیەکان ئێمە لەسەرتاوە پێمانوا بوو کە دەبێت دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و بابەتی پارێزگاشێکێکە لەو بابەتانە ڕاستە ڕێکەوتن کراوە بەڵام ئەو مانای ئەوە نییە کەیتر دەنگی لەسەردراوە بێگومان ئەو ڕێکەوتنە شۆڕ دەبێتەوە بۆ ئەندامانی هەردوو حەزب بۆ ناو ئەنجومەنی پارێزگاوە دەبێت ئەنجومەنی پارێزگا کۆ ببێتەوە دەنگی لەسەر بدا بۆ ئەمە بەستەش تەعاان لەگەڵ لایەنەکانی تریش قساکرێەوە پێشتش ئەمە اتفاقمان وا بووە کە بربژێری ئێمە لەگەڵ تورکمان و عەرب مناقەشەیان بکرێت چکە بمانوێت نەمانوێت کەرکووک ئەگەر هێوەکەشی کورسانیە بەڵام واقعەیەکەیە ئەو دوو پێکاتی لەگەڵ ئێمە لەوێ دەژێن دەبێت مناقەشیان بکرێت و بە تایبەتی بۆم قۆناغە کە حساسە کەی دەستگەر گفتوگۆ دەکەن گفتوگۆکان ئێمە قرار لە هەفتەی داهاتوو گفتوگۆکانمان گفتوگۆی پێکاتەکان دەست پێ دەکاتەوە کە ئێمە لە ماوەی ڕابردووە لە قۆناغێکی باشمان بڕیەوە لە دوا قۆناغەکانین لەو کۆبوونەوە قا دەکەم ئەو بابەتە لەگەڵ ئێمە باز بکرێت و ئێمەش خۆمان ئامادە کردووە بۆی لەگەڵ ئەوان هەم تەرحی ئەو بابەتەوە هەم کۆمەڵی مەسەلەی تر هەیە گرنگە باز بکرێت بەڵام ئەوان وەکو ئێستا دەبینرێ ینی هەندێک جار ناڕەزایی دەردەبڕن و پێشوازیش لەو ڕێکەوتنەی پارتی و یەکێتی ناکەن دەزانی بابەتێکەیە ئەوان دەبێ خۆیان یەکلاییکەنەوە ئایا ئەو ڕێچکە دیبلۆماسیەکە گیراوەتە بەر بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک لەگەڵ ئەو ڕێچکیان یان لەگەڵ دۆخێکی ترن بێگومان ئێمە لە سەرتاوەمان هەڵبژاردووە کە دەمانێت دۆخی کەرکووک بە شێوەیەکی دەستوری یاسایانە چارەسەر بکرێەوە بۆ ئەمە بەسەش بابەتێکەیە کە یاسا حەقی داوەتە ئەنجومەنی پارێزگا کە پارێزگارێک هەڵبژێرێ و ئەنجومەنی پارێزگاش ئەمڕۆ زۆرینە کوردن واگەر انتخاباتێکی تر لایەنێکی تر زۆرینە بنەوە کاتە ئەوان دەبنە پارێزگار بۆیە لەسەر مەبدەئی دیموکراتیت ئەوەیە کە دەسەڵاتدەستکردنی دەسەڵات لە پۆستی پارێزگا لە ڕێگای ئەنجومەنی پارێزگاوە دەکرێت و هیچ لایەک ناتوانێت فەرزی ئیرادە بکە بەسەر ئێمە ئەوەی کە ئێمەش کردومانە ئەو مرونەتە لە نەتیجێ ئەوەیە کە ئیمانمان بەفرە پێکاتی فرەژیانان لە هەرێمی کوردستان و لە کەرکووکیش ئەگینا ئێمە ئەگەر بمانەوێت جگە لە بابەتی پارێزگا تەواوی پۆستەکانی کەرکووک
بۆ خۆمان دابش دەکەین بەبێ بگەڕێنە بۆ لایەنەکانی بەڵام ئەوە قەت نە سیاسەتی ئێمە بووە نە سیاسەتی جەنابی سەرۆکیش بووە. باش کەوایە یعنی شاندی دانوستکاری یەکێتی و پارتی دەچنە کەرکووک گفتوگۆ لەگەڵ لایەنەکان دەکەن لە داهات. ئێمە لە بەغدا کۆبوونەوەمان هەیە ئایا پارتی و یەکێتی وەفدێکی تر جگەل لە وەفدەی کە ئێمە هەیە لەگەڵ ئەوانە قسە دەکایە هەر ئێمە لە تەواوکردنی گفتوگۆکانمان لە هەفتەی داهاتوو لەگەڵ ئەوانە ئەو مۆزوعات تەرحەکەینەوە دەبینێتەوە سەر قیادەی حەزب بەڵام پێش ئەوە هەنگاوێکی تر زۆر گرنگ هەیە کە ئێمە چبووینە قۆناغێکی زۆر باشە کە بابەتی ئاساییکردنەوەی دۆخی ئەمنیە و پێم وابێ ئێستاش دەرفەت لەبارە بۆ ئەوەی ئەو بابەتە پێش بخرێەوە هەنگاوەکانی ئاساییکردنەوەی دۆخی ئەمنی و سەربازی زووتر بکرێ و ئەگەر بتوانانی پارێز بەڵێ ینی ئەمەل هەیە ئەگەر ئێمە بتوانین و ڕێک بکەوین لەگەڵ لایەنی عراقی و لەگەڵ پێکاتەکانیش ئەگەر لەلایەنی سەربازی و ئەمنی لە ماوەیەکی کورتا بتوانین ڕێک بکەوینە ماوەی ئەم مانگە تێپەڕ نەکەیە ئەم 1-2 هەفتە ئەو کاتە پارێزگار بە هێزێکی تەوە بە دەسەڵاتێکی ترەوە بە شەرعیەتدانێکی زیاتر دەچێتەوە شارە و پێم وابێ ئەوەش ڕێگە ڕاستەکەی. زۆر جار دەگوترێت ڕێککەوتنی ئێستا یەکێتی و پارتی سەبارەت بە دیاریکردی کاندیدێک بۆ پۆستی پارێزگاری کەرکووک پەلەی لێکراوە وەک دەبیندرێت خۆ پێشاندانی پێکاتەکانی عەرەب بەشێکیان دێنە سەر شەقامەکان بەرەی تورکمانی ناڕازیە لەمبارەیەوە ئێوە چی دەڵێت؟ سواس بۆ جەنابتان کاکامەران لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە هەر کاتێک حکوومەتی فیدراڵ کە تەشکیل بووە یان حکوومەتە خۆجیەکانی پارێزگاکان دروست بووە سەرەتا گەورەترین قایمەی ئینتیخابی لە نێو خۆی کاندیدێک دیاری ئەکا و پاشان کاندیدەکەی عەرزەکە بەسەر لایەنەکانی دیکە یەکێتی و پارتی ئەوەیان کردووە گەورەترین قایمە لە نێو ئەنجومەنی پارێزگاری کەرکووک کە لیستی برایەتیە کاندیدێکیان دیاری کردووە و لە ڕۆژانی داهاتووش عەرزی کاندیدەکەیانەکەن واتە تەقدیمیەکەن بۆ هەموو لایەنە سیاسیەکانی تر تورکمانی و عەرەبی دەبوایە پەلەیان نەکردایە بە تایبەتی ئەو بەشەی کەوا ژمارەیەکی کەم لە پێکهاتەی عەرەبی دەبوایە پەلی نەکردایە لەو هەڵوێستە کەرکووک هەمومان پێکەوە ئیداری ئەدەین ئەوە پەیامی ئێمەیە ئیدارەیەکی مشتەرەک ئاستەقینە لەسەر بنەمای پێکەوە ژیان لەسەر ئیدارەیە کە هەموو لایەنە سیاسیەکان لە کەرکووک ڕۆڵی هەبێت ڕۆڵی تەواو هەبێت بۆ ئەوی ئیدارێکی جوان بدەن بۆیە لە ڕۆژانی داهاتوو ئەکید ئەو لیژنەیە دروستە بێ و هەنگاوەکانیان بەرەو لایەنە سیاسیەکانی تورکمانی و عەرەبی ئەنێن. باشە پێتان وایە بەغدا لە کۆتاییدا ڕازی بێ یان مەشوەرەتان لەگەڵ بەغدا کردووە لەسەر کاندیدە تازەکەی لیستی برایەتی؟ ئێمە بێ بە یاسا و دەستور قسە بکەین کاندیدەکەی ئەو کاندیدی کەوا ئێستا کاندیدی لیستی برایەتی یەکێتیە ئەو کاندیدی کە ئێستا لیستی برایەتیە دەبێت لە ڕووی یاسا و دەستورەوە تۆ تەماشا بکەیت داواکراو نییە بە پێی یاسا هیچ با بڵین ئیلقا قەبزێکە یان لە مەحکەمەیە لە مەحاکمەکان داواکراو نییە یان هەموو شەرت و مەرجەکانی خۆ پاڵاوکردن کاندیدکردنی تێدایە بۆیە تەنها لە ڕووی قانونیەوە دەبێت بڵین ئایا بەغدا ڕازێ بێ یان ناڕازی نابێت پێم وایە مۆزوعات زیاتر پەیوەندی بە کەرکووکەوەیە بەغدای لێ ئاگادارەکرێتەوە ممکنە بەڵام کێشەکە لە نێو کەرکووکە و لە نێو پێکاتەکانی کەرکووکە. باشە ئێستا پێکاتەکانی عەرەب هەروەها تورکمان ئەوانەی کە ئەندامن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوانیش کۆمەڵێک داواکاریان هەیە پێتان وایە ئەو گۆڕانکاریانەی کە دێتە ئاراوە تەنیا لە پۆستی پارێزگاری کەرکووک دێتە ئاراوە یاخود لە پۆستەکانی تریش؟ ئەکید کاکامەران ئەوانیش داواکاریان هەیە و دەبێت داواکاریەکانی ئەوانیش لەلایەن کوردۆ بە هەنوەر بژیرێت هەمومان پێکەوە من سەرەتای قسە ئاماژەم پێی کرد ئەگەر ئەمانەوێت بەحەسینەوە و کەرکووکێکی چۆنەڵێت استقراری سیاسی و کۆمەڵایەتی و ئەمن و ئاسایشی تێدا ببین دەبێت هەمومان بە تەوافق هەنگاو بنین بۆ حکومڕانی کەرکووکی
نوێ با بڵین لە دوای ئەم ڕووداوانی کە لە ماوەکانی ڕابردوڕیداوە داواکارەکانی ئەوانش ئەکید هەر کەسێ بەپی ئستحقاقی ئینتیخابی خۆی کە لە ئەنجومەنی پارێزگار نوێنەریان هەیە دەبێ بەرچاو بژیرێت و هەموو لایەنێک لەو لایەنانە حەقی خۆی پێ بدرێت. باشە لە پێشودا چی یەشێتی چ پارتی گفتوگۆی لەگەڵ لایەنی عەرەبی و تورکمانی هەبووە بەردەوام دانوستان هەبووە بەڵام لەگەڵ ئەوەی کە کاندیدی پارتی و یەکێتی ڕاگەیاندرا یعنی بەشێک لە پێکاتەی عەرەب هاتنە سەر شەقامەکان و ناڕەزاییان بە توندی دەربڕی پێتان وایە ئەمە بۆچی یان ئێمە چی لە پشتەوە بوو؟ عقلەتی شۆڤێنیە جگە لە عقلەتی شۆڤێنی هیچی تر نیەوەی لەسەر لە شەقام ڕوویدا بەرامبەر بە کاندیدێکی کورد کە بێ بە پارێزگاری کەرکووک جگە لە عقلەتە شۆڤێنەکە هیچی تر نییە مافی استحقاقی ئینتیخابی کووردە کە پارێزگارەکە کەوا تەرشیحکراوە دەبێت لە نێتەوەی کورد بێت دوای ئەوە انتیخاباتی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک کرا چێ دەنگی زۆرینەی هێنات ئەو کاتە مافی ئەوە بێ و ئێمەش پیرۆزبایی لێکەین. ئێوە وەک بەرەی تورکمانی چۆن سەیری ڕەوشی سیاسی ئەمنی ئیداری شاری کەرکووک دەکەن؟ سپاس بۆ تۆ لە ڕاستیدا دۆخی ئەمنی ئێستا زۆر باشە دوای سەپاندنی یاسا لە شاری کەرکووک و هەوڵەکانی هێزەکانی فێدراڵ لە کەرکووک ئێمە ئێستا وا دەبینین کە دۆخی ئەمنی زۆر سەقامگیرە بەڵێ هەندێک جار پێشێلکاری سووک هەیە بەڵام باشترە لە پێشان بەڵام ئێستا وەکو دەگوترێت تەجاوزێ لەسەر مولکی ئەم شارە لەلایەن عەرەبەکانەوە برای بەڕێزم ئەگەر تۆ باسی زیادە ڕۆیەکان بکەی ماوەی 14 ساڵە زیادە ڕۆیی هەر هەیە بەڵێ ئێستاش بەردەوامە ئەوە هەر کەسێک دێت سەیری سیاسەتی پێشخۆی دەکاتن و هەمان ڕێوشوێن ئەگرێتە بەر بۆ بەرژەوەندی خۆی و هەژمونی خۆی بەکاردەهێنێت بۆ فراوانکردنی هەژمونی خۆی هەوڵ دەدات ئێستا بەڵام دۆخەکە کۆنتترۆل کراوە ڕاستە هەندێک هەڵچوون لە ئیدارەی کەرکووکدا هەیە ئەویش بەهۆی ئەوەی کە ئەڵلقەی پەیوەندی لە نێوان گەلی خەڵکی کەرکووک و ئیدارەی کەرکووک پچراوە ئەویش بریتە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ئێستا هیچ کارێکی ینی ئەنجام نەدانی کۆبنەوە ئەنجومەنی پارێزگا زۆر کاریگەری زۆری هەیە چونکە هەموو بڕیارەکان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەردەچن چه ئیداری چه دارایی چه سیاسی لە ئەنجومەنی پارێزگاوە دەردەچن ئێستا یەکێتی و پارتی لەسەر دەستنیشانکردنی تەیب جەبار ڕێکەوتون ئێوە وەکو بەرەی تورکمانی چۆن تەماشای ئەم هەنگاوە دەکەن؟ ئەم هەنگاوە هەمیشە هەنگاوەکان لەم جۆرە بڕیاری لە بەرژەوەندی کێن ئەو بڕیارانە لە بەرژەوەندی حیزبە کوردیەکانە دەیەوێتن شەقامی کوردی دامرکێنێتەوە هۆکارەکە بۆ ئەوان دەگەڕێتەوە کێیە ئەو بڕیارە جێبەجێ ئێستا ئێوە ڕازین لەسەر ئیدارەی ڕاکەنجبوو ئێمە نەمان گوتووە ڕازین یان ناڕازین ئێمە دەڵێن هەردوو حزبی کوردی بڕیاری خۆیان داوە و کەسێکی کوردیان بربژێر کردووە لە بۆ بەڕێوەبردننی پۆستی پارێزگاری کەرکووک ئێستا ئایا ئیدارە کەرکووک بەوە ڕازی دەبیت نەخێر بەغدا ڕازی دەبیت نەخێر ئەوە چونکە بڕیارێکی حزبیە ینی پێ دوایە کاریگەری نابێت هیچ کاریگەریەکی نابێت چونکە هیچ کاریگەریەکی لەسەر بەڕێوەچوونی کاری ئیداری لە شاری کەرکووک نابێت بەرەی تورکمانی چ داواکارێکی هەیە
ئایا ئامادەیە گفتوگۆ لەگەڵ پارتی و یەکێتی بکە لەسەر ئەم پرسە؟ برای بەڕێزم دانوستانەکان بەردەوامن حتا ئێستاش حتا دانوستانەکان بە سەرپەرشتی و ئامادەیی نەتەوە یەکگرتووەکان بەردەوامن لە نێوان حزبەکان و پێکاتەکانی شاری کەرکووک چ لە کورد و عەرەب و تورکمان بەڵام هەتا ئێستا نەگەیشتونەتە هیچ ئەنجامێک چونکە داواکاری پێکاتەی کورد زۆر لە ئاستی خۆی بەرزترە بۆیە نەتوانراوە تا ئێستا بگەنە چارەسەری زۆر زار جێبیستیەوە دەبین کە لە ڕێکەوتن لە نێوانبەری تورکمانی و حزبەکانی کوردی هەیە بەڵێ لە هەندێک بابەتدا ڕێکەوتن دەکرێت بەڵام ئێمە وا دەبینین کە داواکاریەکانی کورد زۆر لەوە زیاترن کە حەقی خۆیان هەنگاوەکانی ئێستای پارتی و یەکێتی سەبارەت بە دیاریکردنی کەسێک بۆ پۆستی پارێزگاری کەرکووک ئێوە چۆنی دەبین؟ بەڵێ دیارە دیاریکردنی کەسێک بۆ پارێزگاری کەرکووک هەنگاوێکی گرنگە بۆ هێورکردنەوەی وەزعەکە و گێڕانەوەی دۆخی کەرکووک بۆ دۆخێکی باشتر لەم دۆخی کە ئێستا تێدا دەژین هەنگاوێکی عملیە بەڵام ئەم هەنگاوەش کاتێکی باشی دەوێت بۆ ئەوەی کە قەنەعەت بکرێت بە نەتەوەکانی تر لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەروەها بۆ ئەوەی کەوا تێبگەن لە بەرنامە و کاری ئەم پارێزگایی قەنەعەت بە نەتەوەکانی تر بکرێت. بەڵێ ئەمە زەحمەت نییە؟ هیچ کاتێک نەتەوەکانی تر ڕازی نەبوون بۆ پارێزگاریکەوە کورد دەستنیشانی کردووە بە ڕوونتر بڵین لیستی برایەتی کەرکووک دەستنیشانی کردووە بەڵام تەنانەت لە سەردەمی کە عەبدوڕەحمان موستەفاش و دوای ئەوە دکتۆر نەجمەدینش عەرەب و تورکمان ڕازی نەبوون بە ئەو پارێزگاریکەوە کورد دیاری ئەکرد بەڵام لە نەتیجەیە مەجبور بوون کە تەعامل بکەن لەگەڵ ئەو دۆخەیە یاخود ئەو پێشنیارەیەکەوە کورد کردێتی بێگومان ئەمەش وەکو ڕاپرسیەک و وەکو پرسکردنێک بە و نەتەوانە پێشەوەیکەوە بڕیار بدرێت لەسەری ئەزیەت خۆشکردنیەکە بۆ ئەوەیکەوە بێنە ناو ئەو واقعەوە کە ئەم واقعی کە دروست بووە واقعێکی ناسروشتیە و کورد ئەوێ بیگەڕێنێتەوە بۆ کاری سروشتی خۆی کە پێش 16 ئۆکتۆبر. ئالێتەکە چۆنە؟ خۆ کورد دەمێکە دەیەوێ دۆخی کەرکووک ئاسایی بکاتەوە بەڵام ئالێتەکە چۆن؟ یەکەم هەنگاو کۆکبوونی پارتی وێکیەتیە و ئەوە کۆکبوون لەسەر دیاریکردنی شخصەکە پاشان قەنەعەتکردن یاخود پرسکردنە بەم نەتەوانی ناولیستی ناو لستەکانی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک پارێزگای کەرکووک کە سێ لستی سەرەکیە کورد و عەرەب و تورکمان و پاشان کورد و ئاشورش بە دەرەجەیەک دێت ئەوەی کەوە ڕوونا کە لیستی کرد و ئاشور ئەوان زۆر کێشەیەکیان نییە ئەمێنێتەوە سەر لیستی عەرەب و تورکمان ئەوانش هیچیان متفق نین لەسەر کەسێک یاخود لەسەر پێشنیارێک لەو پێشنیارانێکەوە هەیەە عەرەب ئەڵێ وەکو خۆی بمێنێتەوە تا هەڵبژاردن تورکمان ئەڵێ پێمان باشە ئەم ماوەی کەوا ماوە ئێمە پارێزگار بین وە ئەزانم عەرەب و تورکمان لە دیدیانە لە دیدی هاوبەشیان نییە بۆ پارێزگاری کەرکووک یاخود بۆ ئەنجامی ئەمریکا کورد کردێتی بەڵام ئەوەنەی ئەزانم کە وەکو معلوماتیش پێمان گەیشت بێتەوە کە ئێستا تورکمان نەرمتر هاتوۆتە پێشەوە بۆ ئەوە و ئەزانم چاوی لە پۆستەکانی تری ناو ئەنجومانە بەڵکو لە دوای تەسبیتکردنی ئەم پارێزگارە ئەو پۆستانێکەوە هیانە بگەڕێتەوە بۆیان. تەواوی پێکاتەکانی شاری کەرکووک پێیان وایە کەرکووک کە وەک ناوچەیەکی کێشە لەسەر بەپەی دەستوری عێراق دیاری کراوە هەر هەنگاوێک بەبێ ڕەزامەندی پێکاتەکان دۆخەکە ئاڵۆزتر دەکات. کورد پێی وایە نزیکبوونەوەی یەکێتی و پارتی لەم قۆناغەی ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان لە خزمەتی تەواوی شاری کەرکووکدایە بە مەرجێک بتواندرێت هەم بەغدا هەم پێکاتەی عەرەب و تورکمانیش لەسەر بەرنامە و پرۆگرامەکانی داهاتوویان ڕازی بێت تا باسێکی دیکە و
بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ